ئێستاژ لە بەشی تایبەتی یەکەمین بەرنامەی فەرمی دەنگی ئەمریکا میێوانداری کاک عەلی جەوانمەردی ڕاوێژکاری باڵای دەستگای ڕاگەیاندنی جیهانی ئەمریکا دەکەین، کەسێکە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پێکهێنان و دەستپێکردنی ئەم بەرنامەیەدا. لەم گفتوگۆیشدا ئەمانەوێ باس لە ئامانج و دیدگای ئەم بەرنامەیە و ئەرکەکانی بکەین بەرامبەر بە ئێوە بینەرانی عازیز. کاک عەلی بەخێرهاتی. سپاس. خێرهاتی کاک عەلی، پیرۆز بە لە تا و لەما و لە هەموو کارمەند و بینەرێن دەنگی ئەمریکا. ئەف ڕۆژ ڕاگەهاندنا بۆ جارەیەکێ سەتەلایتا ینی تلڤیزیۆنە کوردی لەسەر سەتەلایتێ گرنگاوەیەکێ هەمش بۆ دەنگی ئەمریکا و بەشێ کوردی و هەمژیش بۆ بینەرێن کورد چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبنەوە، هەمووتان ستافی تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا. وەک دەزانن لە کوردستاندا ڕاگەیاندن زۆر بەرەو پێش چووە، بە تایبەت لە کوردستانی باشوور. تەلەڤیزیۆنی باش، رادیۆی باش، ڕۆژنامەی زۆر باش و بەهێزمان هەیە. بەڵام ئەوەی کە ئامانجی ئێمە بە 1 سەعات بەرنامەی زیندوو و ماڵپەڕ 24 کاتژمێری چییە؟ بەڕوونی یەکەم ئەوەی کە زۆر شتی خراپ لەسەر ئەمریکا دەکوترێ، سیاسەتی ئەمریکا بە باشی ناگوێزرێتەوە، زۆر لایەن ئەجێندای سیاسی خوان هەیە بە جۆرێکی مهندسی کراو، بەرنامە و ریپۆرت لەسەر بۆچوونەکان لەسەر سیاسەتەکانی ئەمریکا بە تایبەت بە نیسبەت کوردەوە بڵاو دەکەنەوە. ئێرە فرسەتێکە بۆ ئەوەی کە سیاسەتی ڕاست و دروستی ئەمریکا بجوێزرێتەوە بۆ بینەری کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو سەرانسەری جیهاندا و پەردێکی پەیوەندی نێوان کورد و نێوان ئەمریکا ساس بکات. بە خۆشیەوە سەرۆک ترامپ و ئەم دەورە لە حکوومەتی ئەمریکا پشتیوانی لە دۆزی کورد کردووە، زیاتر لە هەر کاتێک بۆ یەکەم جارە تەلەڤیزیۆنی کوردی دەنگی ئەمریکا لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە، وەکو مێژوو ڕاستە 30 و چەند ساڵە رادیۆ هەبووە و دەوری خۆشی هەبووە لە قۆناغی جیاجیادا. ئێستا لەو قۆناغە نوێدا وەک تەلەڤیزیۆن لە سەتەلایت بە جۆرێکی دیکە دەچێتە ناو ماڵەکانی خەڵک لە کوردستان و ڕەنگە بڵێن ئەو بۆشاییەی کە لە ڕاگەیاندنی کوردیدا نییە کە زۆری حیزبین یا سەر بە لایەنێکی سیاسین، ئێرە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نییە، هیچ ئەجەندایەکی نییە بە نیسبەتی هیچ گروپێکەوە و بە جۆرێک هەوڵ دەدا کە ئەوەی ڕاست و دروستە بە نیسبەتی مەسەلەی کوردەوە، بە نیسبەتی پەیوەندی ئەمریکا و کوردستانەوە و زۆر باس و بابەت کە لە کۆمەلگای کوردیدا ڕەنگە بڤە بێ کەس باسی نەوێرێ بکات لەبەر مەسەلەی سیاسی، لەبەر ئەوەی کە ڕەنگە دەرەنجامێکی لێ بکەوێتەوە، ئێمە باسی دەکەین و هەوڵ دەدەین کە لەو فرسەتەی کە حکوومەتی ئەمریکا داوێتی بە ئێمە کەڵک وەربگرین بۆ ئەوەی کە هەم خزمەتی خەڵکی کوردستان بکەین، هەم سیاسەتی ئەمریکا بەڕاستی و دروستی ڕابگوێزین بۆ بینەری کورد. کاتە بینەری کورد دەتوانێت چاوەڕێی جۆر بەرنامەیەک بکات لە ڕێی ناوەڕۆکەوە مەبەستمە؟ شەفافیەت و ڕوونیەکی زۆر لە سیاسەتی ئەمریکادا دەبێت چاوەڕێی ئەوە بکە کە ئەوەی ڕاست و دروستە لەسەر سیاسەتی ئەمریکا ئێمە دەبێ بیڵین بە بینەری خۆمان. زۆر شتی هەڵە و نادروست دەکوترێ، زۆر مەسەلە. ئێستا تەماشاکەن ئێوە لە ڕاگەیاندنەکانی یاریمی کوردستاندا ئەمریکا وەکو دوژمنی کورد ناو دەبن، زۆر لایەن. لە حاڵێکدا ئەگەر تەماشا بکەن ئەمریکا گرنگترین دۆستی کورد بووە لە 56 ساڵی ڕابردوودا و زۆرترین دەستکەوتی کورد کە هەیەی بەهۆی پشتیوانی ئەمریکاوە بووە. لە 1972 پشتیوانی لە شۆڕشی بارزانیەوە بگرە تا دواتر لە دەوری دوای شەڕی کوێت و ئەوەی کە لە ئەمریکا درا 1991 نۆفلای زۆن ناوچەی دژە فرین بۆ کوردستان دانرا، دواتر بگرە هەتا دوای سەدام حوسێن لە 2001 ئەو پەیوەندیە پتەوتر بوو، کەوتە ئاستێکی دیکەوە لە شەڕی داعیشدا ئەو کار پێشمەرگە و سەربازی ئەمریکی لە یەک بەرەدا شەڕیان کرد لە دژی دوژمنی هاوبەش، هەتا دەگاتە ئێستا ڕاهێنانی سەربازی بە کورد دەکرێت. زۆر شت هەموو ئەو دەستکەوتانێک کە لە کوردستان و دی هاتوون ڕاستە بە خوێن و فیداکاری خودی کورد بووە، کەس حاشا لەوە ناکە. بەڵام ئەگەر ڕەنگە پشتیوانی ئەمریکای لەگەڵ نەبوو بە نەدەگەیشتم قۆناغی ئەوڕۆ و زۆر هێز و لایەنی دژی ئەمریکا ئێستا بە جۆرێکی دیکە ئەوە
پێناسە دەکەن بە خەڵکەکە دیان هۆی بە جۆرێکی دیکە بە درۆ و بە هاندانی ئەملا و ئەولا ئەم وڵات و ئەو وڵاتی کە هیچ کامیشیان دۆستی کورد نین ئەو ڕۆتێکی دژایەتی ئەمریکا دروست بکەن کە هیچیشی ئەست و ئەساسی نیە حەقیقی نییە ئێمە بەرپرسایەتی ئێمە لێرە ئەوەیە کە ئەوەی ڕاست و دروستە بە تایبەت بە نیسبەتی سیاسەتی ئەمریکاوە لەگەڵ گەلی کورد باسی بکەین کەواتە پردێکی ڕاستەوخۆ بین با بڵێن لە نێوان ئەمریکا و بینەری کورد باشە کاک عەلی با بچینە سەر چۆنیەتی بەرنامەکە وەگەزانی ئێستا باسمان کرد جارێ 1 سەعاتە لە داهاتوودا پلانی ئەوە هەیە کە گەشەی پێ بدرێ فراوانتر بکرێ بەرنامەکان ئێمە ستافێکی کەمین ژمارەیەکی 30 کەس ڕۆژنامە نووس و هەموو کارژێڕی دەنجی ئەمریکا کە ئێستا بۆتە تەلەڤیزیۆنیش و ئەو چاوەڕوانەی کە ئێمە ببین مەسەڵەن تەلەڤیزیۆنێکی گەورە وەکو لە کوردستان لە شوێنێک لە دەرەوەی مەبەستەم ئەمریکایە چاوەڕوانێکی زیاتر لە حەدە ئێمە ناتوانین وەک ئەوان ببین بودجەی ئێرە بودجەیەکی دیاریکراوی حکومیە بە جۆرێک کە ئەوەی کە چاوەڕوانی لێ دەکرێت ئێمە ناشمان هەیە ڕقەبەری هیچ تەلەڤیزیۆنێکی سیاسی بکەین ئامانجی ئێمە شتێکی ترە ئامانجی ئێمە ئەوە نییە ڕقەبەری فلان کەناڵی تەلەڤیزیۆنی بکەین ئێمە ڕوتێکی جیاوازین ئێمە ئەوەی کە چاوەڕوانی لە ئێمە دەکرێت لەو 1 سەعاتەدا و ڕەنگە لە داهاتوودا زیاتریش ببێ 2 سەعات ڕەنگە 3 سەعات هەر ئەوە دەبێت کە ئێمە بتوانین دەنگێکی جیاواز بە خەڵکەکەمان پێشان بدەین دەنگێک کە سەر بەخۆی و بەستراوی سیاسی بە هیچ هێزێکی کوردستانی نییە لەلایەن حکوومەتی ئەمریکا و پشتیوانی دەکرێت بۆی سیاسەتی ڕاست و دروستی ئەمریکا بە خەڵکەکە بگەێنێ و زۆر شتی دروستیش لە ناوخودی کوردستاندا هەیە کە خەڵکی دیکە بوێ و ناوێرن باسی بکەن ئێمە باسی دەکەین بۆی ئێمە جیاواز دەبین لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی دیکە لەو بارەوە لە زۆر ڕوەوە ڕەنگە بڵێن ئەوان لەمە باشترن بە ئیمکاناتترن بە هەر تەلەڤیزیۆنێک لە کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک هەیە یا لە دەروەوەی وڵاتیش تەنانەت ئەوانە هەر کام سەدان کارجێڕ و سەدان نووسەر و سەدان کەسیان لە پشتە و ئاساییەکە لە ئێمە بەرنامەکانیان زیاتر و باشتر بێت کاکە عەلی پرسیارە داوی لەسەر ئەو مژارن کۆلناف کوردستانی هەلبەت بێتر وێگرانیا بەرنامەیان دەنگ ئەمریکا وەکت بێژێ وێ لەسەر سیاسەتە ئەمریکا و ژواشنتۆن بن لێ لە ناف کوردستانی چ مژارن کەوێک و دەنگ ئەمریکا دکارە بشۆپین و ڕووماڵ بکە کانالێن ناوخۆیی نکارن دەنج ئەمریکا تا ڕادێکی زۆر دەتوانێت ئاوێنەی باڵا نوێنی ویست و داواکانی خەڵکی کوردستان بێ ویست و داوەڕەوەکانیان ویست و داوەڕەوەکانیان بەو مانایە نییە کە ئێمە بەشێک لە ویستەکانیان بۆ ئەجێلدایەکی تایبەت بەکار بێنین نا هەر ویستێکی هەیەە بۆیە ئێمە دەتوانین دەنگی ئەوانیش بین یعنی لە عینی حاڵدا کە ئێرە دەنجی ئەمریکایە بۆ ڕوونکردنەوەی سیاسەتی ئەمریکا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە زۆر تەشویش و زۆر شتی نادروست هەیە ئەوانە ڕوون بکاتەوە کە حەقیقەت چییە لە عینی حاڵدا دەتوانێت ڕنگدانەوەیەکیش بە لە ویست و داواکانی خەڵکی کوردستانیش لەبەرەوەی ئەمریکیەکانیش ئێرە بە تایبەت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە شوێنی دیکە تەماشا دەکەن بزانین ئێمە بەرنامەکانمان چییە چۆنە خەڵک چۆن پێشوازی لێ دەکاوە چ داواکاریەک لەلایەن خەڵکەوە ئاراستە دەکرێت بۆ دەنجی ئەمریکا کە دەنجی ئەمریکا دەتوانێت بە حکوومەتی بگەێنێ بۆیە لەم ڕۆژەوە دەکرێت بڵێن ئێمە ڕۆڵ و دەورێکی جیاوازمان هەیە مناڵم سەرتر دەڵم جیاوازمان هەیە لەگەڵ کاناڵەکانی دیکە سپاس عەلی جەوانمەردی ڕاوێژکاری باڵای دەستگای جیهانی ئەمریکا بۆ ئامادەبوونت سپاس بۆ هەر سپاس کاکە عەلی